ژۆکە بەرەبەتی بازگانی خۆراکی سلێمانی کە بەرەبەتی معنیە بەهێنان و دابشکردنی خۆرا بە ساوڵاتیانە ئەم برایە لە ساڵی 96 تا ئێستا درراوە بەردەوامە و خۆراک دابشکەین و حسانەی کە ئەم ساڵ بۆ ساڵی 2019 کە دابشکراوە کە ساڵێکمان کۆتایی پێناوە 4 هەستەیە 4 مادەیە کە بریتین لە شەکر برنج زەید ئارد و ئەم 4 مادە بەرا وڵاتێک 15 کیلۆگرام مانگانە خۆراک دابشەکەن کە بریتە لە 1 لیتر زەید 2 کیلۆگرام شەکر 3 کیلۆگرام برنج لەگەڵ 9 کیلۆگرام ئاردا بەنسبەت دانیشتوانی سلێمانی کە سودمەند دەبێت لەم بەشە خۆراکانە 2 میلیۆن هاوڵاتی سودمەند دەبێت لە وەرگنی خۆراک کە دەکاتە 510,000 خێزان لە سەتاسی سلێمانی و سنووری ئیداریمان ئێمە لە گەرمیان دەست پێ دەکات تا گادە ڕاپەڕین و توانیمانە خۆشببختانە ئەم ساڵ 8 مانگ خۆراک دابشکن کە 8 حسەی پێ دەڵێن ئێمە لا ئێمە ئەوش بپی ئەو حسە مقڕی کردلان وەزاتی بازرگانی عێراقمان دیاریەکرێت و سپاسی وەزاتی بازرگان خۆتێرمیشی هەمشە هاوپشتمان بن و هاوکارمان بوون بۆ ئەوتوان ئەم پرۆسی جێبەجێکەین و سپاسی هەموو فەرمانبەرەکان مەکەم کە دەست خۆشببختانە شەڕژ هەسەرێک بۆ دابشکردن خۆراکۆ نەمان هێڵاوە بازار گرانی پێ دیار بێت و هاوسەنگی بازارمان ڕاگەوتو ئەویش بریتە لە 32,000 تەن شەکر دابشکراوە بۆ ئەم ساڵ 15,000 تەن زەید دابشکراوە لەگەڵ 45,000 تەن بنش دابشکرا بۆ ئەم ساڵ